بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان زیاتر لە ساڵێک هەرێمی کوردستان لە قەیرانێکی سەختی سیاسیدایە و تاوەکو ئێستاش هیچ ئیرادەیەکی جددی نیە بۆ تێپەڕاندنی و دۆخە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیانمەندی یەکەمی قەیرانەکان هەرێم و ئەو لایەنەش کە بەرپرسیار یەکەمی ئاڵۆزبوونی دۆخەکەی هەرێمە تا ئێستا هیچ هەنگاوی و دەستپێشخەرێکی جددی نەبووە. لە تەوەری یەکەمدا بە میوانداری بەڕێز قادر عەزیز سکرتێری گشتی حزبی ئایندەی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەن هەروە لە بەشی دومیشدا باز لە دۆخی کرێنشینان لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا لە بەشی یەکەمدا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ کاک قادر تاوتوی ئەم پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک قادر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سپاس دەکەم. ئەگەر سەرەتا دەمەوێت ڕای بەڕێستان بزانم لەسەر ئەو سەردانانی کە نوێنەری مەسعود بارزانی ئێستا دەستی پێکردووە بۆ لای لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تۆم سەردانە چۆن هەڵە سنگێنی و پێ دوای ئەمانە دەبنە ئاساییکردنەوەی دۆخێری خۆی دیارە هەموو سەردان و دانیشتن و گفتوگۆیەک خراپ نییە ئەگە دوو کەس یەکتر ببینی خراپ نییە چۆ خۆکێشەکان بەبێ گفتوگۆ چارەسەر ناکرێن بەڵام هەوڵی جددی ئەمە نییەوەی ئێستا دەکرێت وەکو لە راپۆرەکەشدا هاتووە یعنی ئەمە هەوڵێکی جددی نییە چکە ئەگەر ئەوان شتی جددیان هەبی یان ئیرادەیەکیان هەبی بۆ چارەسەرکردنی کێشەکان خۆ هەنگاوەکانی ئاساییکردنەوەی بارودۆخی کوردستان ئاشکرایە یعنی ئەوان مەسەلەن هاتوون لەلایەنەکانە پرسن کە دەستپێش خەری بکەن یان با هەموو لایەنەکان سازش لەگەر یەکتر بکەن یان بۆ چوون و چییە لەسەر ئاساییکردنەوەی دۆخەکە ئەمە پرسیاری دەوێت هەموو لایەنەکان دەزانن خۆشیان دەزانن کە ئەو هەنگاوانەی کە پێویستە بژیرێتە بەر بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە معلومە لای ئەوانە بە تایبەتی لای کاک مەسعودا لەبەر ئەوە پێناچی بەڕاستی جوولەکەی ئێستا ینی ئەم سەردانوشتانە شتی جددی بن ینی زیاتر لەوە دەچی کە بۆ کاتکوشتن بیان بۆ مشاغلەی لایەنە سیاسیەکان بیەجین ئەگە جددی بن هەر بە زۆر بە ئاسانی کارەکە سەرەگریێنی بەڵام جددیت پێناچی تا ئێستا باشە تۆ گەشتبینی بە و سەردانانی کە ئێستا دەکرێت من گوتم دوو کەس یەکتر بینی باشە سەردان خراپ نییە ئەم شتانە هەموو خراپ نییە بەڵام خراپ نییە جیایە لەگەر شتی جددی و ئیرادەی چاکسازی ئیرادەی چارەسەرکردنی کێشەکان ینی ئەمە بە شتێکی جددی جوولەیەکی جددی نایەتە بەرچاو باشە ئەگەر جددی بن ئەوە معلومە ینی خۆ کاراکردنەوەی پەرلەمان خۆت بە تەلەفۆنەچی دەکرێت بێک تەلەفۆن بە کۆبلەوەچی دەکرێت کێ دەتوانێت بە تەلەفۆنێک پەرلەمان کارا بکات کاک مەسعود بەیانی بڕیار بدا
دوو بەیانی پەرلەمان دەچێتەوە سەرکاری خۆی لەبەرەوەی یعنی ئەم شتانە زیاتر وەقت کوشتنە من پێم وایە زیاتر مشاغلەی لایەنەکانە ئەوان زیاتر مەبەستیانە کاتەکە بکوژن و هەوڵەکەش دیارە لە کۆن پێشترێش دەیانەوێت لە خوار ئەوەی هەیە ینی پارتی دەیەوێت لە خوار ئەوەی هەیە گفتوگۆ لەگەلایەنەکان بکات یعنی ئەوەی کراوە پەرلەمان پەخراوە دەیانەوێت ئەگەر بشکرێ ینی ئەمەی کراوە تێپەڕێندرێ وەلایەنەکان شەرعێتی پێ بدەن یان بە جۆرێک لە جۆرەکان پێی ڕازی بن بەڕاستی ئەمەش هەنگاو نییە ئەمە کێشەکە چارەسەر ناکە دەبێ بەڕاستی کێشەکان لە کوردستان قەیرانەکان جدین گەورەن دەبێت چارەسەرەکانش جدی بن بەڕاستی چارەسەری ڕیشەیی بن وەکو باسم کرد ینی هەنگاوەکانی چارەسەرکردنیش هەمومان دەزانین لەکوێیە چییە ئەگە بیانەوێ ئەو هەموو کاتکوشتنەی ناوێت زۆر باش ئێستا هەنگاوەکانی چارەسەر لەکوێ و دەکرێت یەکەم هەنگاوی جدی چی بێت کە دەست پێ بکرێت بۆ ئاسایکردنەوەی دۆخی مەسا هەموو لایەنەکان داوا دەکەن پەرلەمان کارە بکرێتەوە بۆ نایکەن هەموو لایەک داوا دەکات بگەڕێنەوە بۆ یاسا بگەڕێنەوە بۆ دیموکراسی بگەڕێنەوە بۆ هەموو ئەو شتانەی کە ئێستا لە کوردستان نییە ئەمە من بڕوا ناکەم زەحمەت بی ئەگە ئیرادەی بەڕاستی چارەسەرکردنی کێشەکان هەبی بەستا ئێستا ئەم ئیرادەیە نابینم من بەتایبەتی لای پارتی باشە دەبێت پارتیەگەر ئیرادەی جدیە دەبێت چی بکات مەسەرەن لەکوێوە دەست پێ بکات تا ئێستا چەند کۆبوونەوە کراوە لە مانجی هەشتی ساڵی ڕابردووە ئەوە ڕای دەچێشن لە مانجی هەشتەوە باشە ئەوە خەریکە دەبێت بە ساڵێک باشە چ بوو ئاساییکردنەوەی دۆخەکە کاراکردنەوەی پەرلەمان ینی ساڵێکی دەوێت ینی ئەمە خۆی لە خۆی معلومە ینی تۆ ئەگەر جدیوی لە ئیشەکە بە تایبەتی ئەم دۆخەی کوردستانی تێکەوتووە لەلایەک ئەم هەموو قەیرانە لەلایەک ژیان و گوزەرانی خەرک ینی خەرک لە تەحملی نەماوە لەلایەک بارودۆخی خۆمان کوردستان ناوچەکە ئەم هەموو هەوڵانەی کە ئێستا لە دەرەوەی ئێمە لە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی زلهێز لە ئارادایە بۆ قۆناغی دوای شەڕی داعش بۆ ڕێککەوتنی جدی باشە کورد لە چی ئەم وەزایە ینی کورد بەم پەرتەوازایی شتێکی بۆ دەکرێت ینی کورد نابی نێوماڵی خۆی یەک بخاتەوە ڕێک بخاتەوە نابی ئامادەکاری بکە نابی چۆن لە شەڕی داعش ئەکتیڤ بوو وەکو ملەتێکی ئەکتیڤ کورد دەرکەوت لە ڕێککەوتنە سیاسیەکانیش ڕۆڵی هەبی ئەکتیڤ بی بەم وەزع ئەوەمان بۆ دەکرێت و بۆمان ناکرێت لەبەرەوەی بەداخەوە ینی ئەم خەمساردیە یان ئەم چی ناو لێ دەنێنی کات کوشتنە کە بە ئەنقەستیشە زۆر زیانمان پێدەگا حتا زیان بە خودی پارتی دەگا یعنی ئەگە بەیانی سبەینە ڕێککەوتن نامەیەکی وەکو لۆزان یان وەکو جەزائیر یان وەکو چی لەسەر کوردستان دووبارە بۆ خۆ هەمومان زەرەرمەند دەبینێنی بە پارتیشەوە بە حزبەکانیشەوە بە میلەتەکەشەوە کەس بڕوا ناکەم لی سەلامەت بی لەبەرەوەی دەبێت وا بیر بکەینەوە بە جدی بیر بکەینەوە من پێم وایە ئەگەر پارتی جدی بە تایبەتی کاک مەسعود بەخوا ئاسانە هەنگاوەکان باشی دەزانی هەنگاوەکان چییە بەڵام ئەو لە پێش چاوێتی پەرلەمان پەخراوە دێ داوا لە لایەنەکانە کە ئەرێ بۆ چوونتان چییە باشە ئەمە بۆ چوونی دەوێت خۆلایەنەکان سەدان جار داوایان کردێ لە کۆبوونەوەکان لیژنەی بۆ پێکات لە کۆبوونەوەکانی ڕابردوو باشە ئەمە بوو بە چی ئەمە ئەگە بێوێ کێشەکان چارەسەر ئەم هەموو کاتەی دەوێت باشەمانەوەی دۆخی هەرێم بەم شێوازە بەم شێوە ئاڵۆزە کە هاوڵاتیان لە دۆخی زۆر سەختدان لە بەرژەوە هیچ زلایەنێکدایە نازانم پارتی پێی وایە ئەم وەزعی کە دروستی کردووە یعنی دەستی گرتووە بەسەر دەسەڵات هەر لە پۆستی سەرۆکی هەرێم پەرلەمانی پەخستووە دەستی گرتووە بەسەر داهات و نەوت و قوتی خەرک پێی وایە بەردەوامبوونی ئەم وەزعە لە قازانجی خۆیتی وەکو حزب بەڵام بە دڵنیاییەوە لە قازانجی نیە چونکە خۆ هەر مەسەلەکە وەزعی ناوەخۆ نییە ئەدی ئەم وەزعی کە باسم کرد ئێستا لە ئارادایە ئەم ئەگەرانەی کە لە بارودۆخی ناوچەکە
دوای شەڕی داعش دێتە پێشەوە ئەمە بۆ بەتەنیا وەزئی ناوەخۆنی هەتا وەزئی ناوەخۆش یعنی بۆ خەرکی کوردستان کەی بەقەد ئێستا ناڕازین لە وەزعەکە و خۆشیان دەزانن ئەوەی کە وەزعەکەی پەخستووە پارتیە هەندە جار دەگوترێت لایەنەکان سازش بۆ یەکتر بکەن لایەنەکان چیان ماوە سازشی لێ بکەن من دەپرسم لایەنەکانی تر هیچیان ماوە سازشی لەسەر بکەن هەمووی بردووە پارتی چی بوو هەموو دەسەڵات هەموو باشە داهات باشە پاشە ئەگەر تۆ دەتەوێت بارودۆخی سیاسی کوردستان ئاسایی بکەوە لەلایەک هەوڵ دەست پێ دەکەی بۆ ئەمە لەلایەشتر دام و دەستگاکانی کوردستان دەگۆڕی دەیکەی بە پارتی ئەوەی قایم قامەکان ئەوڕۆ باشەوە بارودۆخەکە ئالۆزەکە یان ئاسایی یەکاتەوە یعنی تۆ لەلایەک باسی ئاساییکردنەوەی دۆخەکە دەکەی لەلایەشتر یەکلایەنە هەر خەریکی چۆن بەڕاستی ئەم هەموو دەسەڵات و ئەم هەموو پۆستانە لە کوردستان قۆڕغ بکەیت بەبێ ڕازیبوونی لایەنەکان بەبێ بەڕاستی ڕاوێژ بە لایەنەکان ئەوە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەوەی ئەو ڕۆبینیمان بەڕاستی لەبەرەوەی کە تۆ ئەو شتانە دەبینی باش ینی پێ دوای ئەو چوار لایەنە مەسەرەن یەکێتی نیشتیمانی گۆڕان کۆمەڵ یەکگرت و هیچیان نییە پێ دوای ئەگەر سازش بکەن لەسەر سفری بەتاڵ ئەخە لەسەر چی سازش بکەن برێن چە برێن ئەوەی لەگە پەرلەمان کرا ئێمە ڕازین برێنمانەوەی سەرۆکی هەرێم لە پۆستەکەی بە نایاسایی ئێمە ڕازین شەرعەتی پێ بدەن برێن دەست گیراوە دەست گیراوە بەسەر داهاتی نەوت کە کەس لی ئاگادار نییە ئەو وەزئی ژیان و گوزەرانی خەڵکە برێن بەمە ڕازین نا برێن بە بەردەوامبوونی ئەم دۆخە ڕازین بەچی باشە لەسەر چ بکەن زۆر باش ئێستا و داواکاری کە پارتی هەیەی چییە بۆ ئاساییکردنەوەی دۆخێرین بە بڕۆیتەوە لایەنەکانی تر داواکاریان چییە؟ لایەنەکانی تر داواکاریان معلومە داوا دەکەن پێش هەموو شتێک پەرلەمان کارە بکرێتەوە حکوومەت ئەکتیڤ بکرێتەوە داهاتی ئەو نەوتە شەفافی کە علاقەی بە قوتی خەڵکەوەیە نابی لایەنێک بە ئارەزووی خۆی تەسەڕوفی تێدا بکە باشە داوا دەکەن شتەکان بە یاسایی بکرێت داوا دەکەن سیستەمی حکومڕانی لە کوردستان سیستەمێکی پەرلەمانی بی دەستورێکی مەدەنی بی خۆ ئەمە نەگر داوای هەر هەموو لایەنەکان و خەرکی کوردستانە داوای ئەو ڕۆژ نییە چەند لە مێژە ئەو خەرکە هاوارەکە ببوورە ینی بەڵام گوێیان پێ نەداوە باش ئەی داواکارەکانی پارتی چێ لە بەرامبەردە داواکارەکانی پارتی ئەوەیە کە بەکردەوە کردوێتی ینی داواکاری ئەوەیە کە ئەو پەرلەمانی پەخستووە لە باتی هەڵەکەی خۆی ڕاستکاتەوە داوای لێبوردن بکە لە خەرکی کوردستان لە لایەنە سیاسیەکان چۆ بەڕاستی خۆ دەبی بزانی پەخستنی پەرلەمانمانەی چی باشە پێی دوای دەبێت داوا لێبوردن بکرێت لەسەر ئەگەر ڕاستی دەوێت و زۆرش جێی خۆیتی خۆ لێبوردن عیب نییە حزبێک کەسێک غەڵەتەکە دەبی برێ من غەڵەتم کرد ئەمە بچووک نابیتەوە بەمە ئەمە با ئەوەش نەکە بەڵام با هەڵەکە ڕاستکاتەوە خۆ ئەمە دەبی بکرێت بەڵام ئەو پێی وایە پەرلەمان بەشەر جارە ناوێت پەرلەمان کارا بکرێتەوە دەوێت پەرلەمان دەست بەکار بیتەوە بەڵام بەبێ ئەم سەرۆکە بۆ بە چه حەقێکیانی باشە ینی ئەمە بەڕاستی ئەمە بۆ ڕێککەوتن نییە ئەم داوایانە جارش کەشتاکی دەکەم ئەگەر ئەوان جدی بن لە مەسلەی هەنگاوەکان خۆ هەنگاوەکان معلوم زۆر باشە ئێستا پێ دوای ئەگەر لەم دۆخەدا ئەگەر هەوڵ هەبێت بۆی کە کۆبنەوە پێنج قۆڵیەکان دەست پێکردن ئەو هەوڵانێکیان بەو هەوڵە بوون پێ دوای بەبێ زەمینە سازکردن ئەو کۆبنەوەکو ڕابرد و نەتیجە نابێت نا بەدڵنیایەوە ڕابرد و جوانە بوو خۆ کۆبنەوەی کرا چەند مانجێک لەمەوە پێش ئاخر کۆبنەوە لەگەر کاک مەسعود ئەوە بوو کۆمەڵ و گۆڕان و ئێمە وەکو حیزبی ئایندەی کوردستان نەچوین چکار نەچوین لەبەرەوەی نییە کۆبوونەوە خراپە یان نامانەوێت بچینە کۆبوونەوە لەبەرەوەی گوتمان ئەگە کۆبوونەوەک زەمینە سازی بۆ نەکرێت تۆ هەر لە پێناو کۆبوونەوە هیچ سوودی نییە فعلەوە بوو چوون دوو لژنەشیان دروست کرد لەسەر ئاستی باڵا هەرچەند عیلاقەی بە حیزب ئەم دوو پرسەی کە ئەوان لژنەیان بۆ دروست کرد دوور نزیک عیلاقەی بە حیزب نییە شتێکی مەسەلەی پۆستی سەرۆکی هەرێم پرسێکی یاساییە مەسەلەی پەرلەمان پرسێکی یاساییە تۆ بۆ دەیدەیە دەست حزب دانە دەست حزبیش ئەو جە نەتیجەی نەبوو لیژنەکە خۆی دەوامینێک هەڵوەشایەوە
لەو کاتیەوەش کۆبوونەوە نەکرا. ئێستش کاک مەسعود داوای کۆبوونەوەی کردیە هەموو لایەنەکان پێیان وایە ئەخە جەدوای چییە؟ نابی شتێ هەبی ئەوجا ئێمە جینا خۆ کەس دژی کۆبوونەوە نییە. لەبەرەوەی کۆبوونەوە هیچ سوودێکی نییە بە عەکسەوە ئەوە نەبی کە تۆ بێمتمانەی زیاتر لای خەرک دروستەکەی زۆر بە کۆبوونەوەکان. باشە زۆر باش. ئێستا بەڕێزت یەکی لەو کەسانەی کە لەسەر دەمی شاخەوە ینی خەباتت کردووە لەگەڵ ئەم میلەتە پەیوەندیت هەبووە، یعنی مەسەلەن هیچ کاتێک وەکو ئێستا پەیوەندی نێوان دەسەڵات و میلەت و سەرکردە و میلەت خراپ بووە؟ خۆی دەسەڵات نییە بە حەزەکەم زانی پارتیە، ئەو ڕۆ دەسەڵات لایوانە تەنیە، ینی ئەگەر لایەنەکانی تر لنچێکیان هەیە ئەمە شەراکەت نییە، خۆی دەسەڵات ینی شەراکەت، ینی هیچ لایەنێک ئەمڕۆ شەریکی دەسەڵاتی پارتی نییە. ڕاستە بەشدارە لە حکوومەت، ئەسڵەن دەسەڵات لای حکوومەت نییە، حکوومەت لە کوردستان دەسەڵات نییە، دەسەڵات یەک دەسەڵاتە ئەویش سەرۆکی هەرێمە. لەبەرەوەی پارتی دەسەڵاتە بێگومان نەبوو، لە سەردەمی بەرەی کوردستانیش ئەوە نەبوو، هیچ شتە بەبێ ڕاوێژ نەکراوە. ئەسڵەن لە بەرەی کوردستانی ڤیتۆ هەبوو، یعنی ئەگە هەر بڕیارێک ئیجماعی لەسەر نەبا تێنە دەپەڕی. لە مەسەلەی گفتوگۆ خۆ کاتی خۆی پارتی زۆر هەوڵیدا لە گفتوگۆ مەسەلەن گفتوگۆکانی بەرەی کوردستانی لەگەڵ ڕژێم، بەڵام یەکێتی و چەند لایەنێک ڕازی نەبوون نەکرا. لەبەرەوەی ئەوەی ئێستا لە هەموو کاتێک خراپترە و لە هەموو کاتێک ترسناکترە و ترسناچیەکەی و بەڕاستی لەسەر هەموو لایەکە و پێش هەمووان پارتی دیموکراتی کوردستان. باشە ترسناکی ئەم دۆخە گەر چارەسەر نەکرێت بەم شێوازە بۆ سەر خەڵکی کوردستان و ئایندەی کوردستان، بۆ سەر خەڵکی کوردستان، بۆ ئایندەی کوردستان، نەک بۆ ئەمە، حتا بۆ لە دەستدانی ئەم دەستکەوتانەی کە هەمانە، حتا بۆ لە دەستدانی ئەو دەرفەتەی کە ئێستا هەمومان چاوەڕوانی دەکەین، خۆمانی بۆ ئامادە دەکەین کە دوای کۆتایی هاتنی شەڕیدا ئەش بێتە پێشەوە و کورد چۆن لە شەڕەکەوەکو گوتم ئەکتیڤ بووە، ئاواش پشتی هەبی لە چارەسەرە سیاسیەکان و بەڕاستی دەستکەوتی هەبی لەم شەڕە، چۆ خۆت دەزانی لە هەموو شەڕێک چێ کاریگەر بۆ لەم شەڕە کاتێ سەرکەوتن بەدەست دێ دەبی پشتی هەبی، دەبێ دەستکەوتی هەبی، یعنی نابێ جارێکی تر کورد دۆڕاوی دوای ڕێککەوتنی شەڕەکان بی، دەبێ ئەو جارە کورد هەوڵدا براوەی ڕێککەوتنی دوای شەڕەکانی بەم وەزای ئێستا براوە نابێت، بەم وەزای ئێستا دۆڕاوە بی. ئەمە هەموو کەس دەزانی تۆ بەو پەرتەوازەیەی بەو هەموو بارودۆخە نێوخۆیەی باشە تۆ دەتوانی چ بکەیت بۆ چێ ئەسابت بۆ دەکات. یعنی ئەمەی ئێستا لە کۆبوونەوەی هاوپەیمانی وڵاتان، ینی دەوڵەتانی هاوپەیمانی دژی داعش خۆ نمونەیەکی زەقا، ینی ئەم هەموو ساڵەیە پەیوەندی هەرێم لەگە ئەمریکا و وڵاتانی دنیا و ئەو هەموو سەرۆک و هاتووە، باشە دیفاعیان لە شاندی کوردی کرد بەشداری لە کۆبوونەوەکە بکە. ئەی ئەمە هەموو علاقە چ بوو؟ لەبەرەوەی خەڵک هیچ حساب بۆ علاقاتی حزبی ناکە، دیبلۆماسیەتی حزبی کەس ڕێزی لێ ناگری. باش تۆ وەزیری دیفاعی عێراقی ڕێگەی نەداوە ئەو بەپێی نامەکەی کاک مەسعود کە بڵاوی کردوێتەوە شاندی کوردی بستنە ئەو کۆبوونەوە، باشە ئەو کە ئەو ڕێگەی نەداوە کەسش نەیگوتووە بێن. باشە پێ دوای ئەگەر ناوماڵی کورد ڕێگەیەوە ئەوە یەک لە نمونونەکانە، ئەوە تێستەکە چی ناو لێ دەنێت. باش ئەگەر ناوماڵی کورد ڕێک بێت پێ دوایە کورد لەو کۆنگرانە بەشداری ناخۆی ئەم کۆگرانە عیلاقەی بە کوردەوە نیە، زانین چۆن عیلاقە بە بەشداری کورد، چونکە ئەم هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش ئەو 65 دەوڵەتەکان ئەندامن تێیدا. هەرێمی کوردستان دەوڵەت نیە، ڕاستە لە هەمووان ئەکتیڤتر لە شەڕی داعش و لە هەموو زیاتر قوربانی داوە هێزی پێشمەرگەی کوردستان ملەتی ئێمە، بەڵام ئەمە مەسەلەیەکی فەرمیە، ینی ئەوەی کە ئەندامە لەم هاوپەیمانەتیە حکوومەتی عێراقە وە کورد ئێستا بەشێکە لە عێراق، بەڵام کورد دەتوانێت لە ڕێگەی شاندی عێراقی بەشدارێکی کارای هەبی. ئەوان ئێستا ناتوانن، خۆت دەزانی تا ئێستا سیاسەتی ئەمریکا، سیاسەتی دنیا ئەوروپا هەمویان لە چوارچێوەی عێراق مامەڵە لەگە کورد دەکەن. ڕاستە شەڕی داعش تۆزێ جیاکاریەکی دا تەمیزەکی کرد، ئەوش بۆ شەڕەکە مەسەلەی چەکێنان و هاوکاری، بەڵام لە مەسەلە سیاسیەکە
لە مەسەلە یاساییەکە دەستوریەکە تا ئێستا هەموو ئەو لایەنانە بە ئەمریکاشەوە لە چوارچێوەی عێراق مامەڵە لەگە کورد دەکەن لە هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەم چارچێوە نایکەن دەبێت ئەمە بزانین ینی لەبەرەوەی تۆ ناتوانانی برێ کوردستان بۆچی هەرێمی کوردستان بەشدانە چونکە بەشدانە لەبەرەوەی دەوڵەت نیە لەبەرەوەی ئەندامی ئەو هاوپەیمانەتە نییە ئەمە هەندە جارن بۆ خۆمان شت دروستەکەی بەڵام بۆچی پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا لەو ئاستە نیە کە بەغدا و هەرێمی کوردستان بەشان دەچی زۆر ڕێک و پێک و گونجاو بچنە ئەو کۆبوونەوەوانە بۆچی وەزیری دیفاعی عێراقی شاندی کوردی دوورە خاتەوە ئەمە پرسیارە زۆر باشە سەبارەت بە دووبەرەکی خۆت دەزانیت لە مێژووی نەتەوایەتی کووردا دووبەرەکی زیانی زۆری لە کوورداوە بۆچی سەرکردەکانی ئێستا بۆچی دەسەڵاتداران ینی سوودیان لە مێژوو وەرنەگرتووە بۆ دووبار نەکردنەوەیەوە چێ سوودی لە مێژوو وەرگرتووە ئەگە سوود لە مێژوو وەربگیرا بە ئەوەی ئێستا نەدەبوو ئەوەی ئێستا ئەمە دووبارە و دەبارەکردنەوەی ڕووداوە مێژوویەکانی ڕابردووە بەسەر کورد پەرتەوازایی چییە؟ ینی تێکچوونی نێوماڵی کوردی چییە؟ ئەم هەموو ناکۆچی و کێشانە کە لە ڕابردووش وا بووە ینی پێویست بوو ئێستا وا نەبی پێویستە ئێستا کورد لە قۆناغێکی ترە دەرفەتێکی گەورەی لە پێشە بەرەسی خۆمان ئەو دەرفەتانە لە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو جارە هەر شتێک ببی تۆ نابی گلەیی لە کەس بکەیت چونکە ئێستا چێشەمان چییە؟ ئێستا چ دەوڵەت چێ دژمانە؟ ئەوە ئەمریکاوە دەبینی چ بۆ کوردەکە ئەوروپا حتا ئەوەی کە ئێستا هەیە تورکیا کۆماری ئیسلامی ئێران عێراق چێ ئەمانە خۆ بە هەموو سابق بی ئێستا دۆستی کوردن یان هەڵوێستێکی دژمنەکارانەیان نیشان نەدایە ڕاستە لە نیەتی خۆیان شتێکی ترە بەڵام ئەوەی کە دژمنی خۆیتی کورد خۆیەتی هیچ شتێک لە ینی ئەم پەرتەوازەیە دژمنتر نییە بۆ کورد خەتەرتر نییە چونکە یەکێ لە مەرجەکانی سەرکەوتنی شۆڕشی خەباتی ملەتان بە تایبەتی لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی فاکتەری زاتیە دەبێت فاکتەری زاتی ینی بەڕاستی فاکتەرێکی یەکلاکەرەوەیە ئێمە ئێستا فاکتەری زاتیمان لە سفرە فاکتەری زاتی ینی یەکگرتووی ئەو ملەتە یەک خیتابی ئەم ملەتە یەک استراتیژەتی ئەم ملەتە یەک بەرنامەی ئەم ملەتە یعنی مەبەستم ملەت بەسەرکردایەتیەوە ئەمە ئێستا ئەوەمان نییە ێ باشە تۆ با زروفی بابەتیش لە باربی بەڵام ئەگە زروفی زاتی نەیتوانی بی خۆربیتەوە معنی لە دەست دەدەی زۆر باش ئەمە یاسایە ئەمە خۆ علمە باش بەڕێز دەڵێت فاکتەری زاتی سفر لە ناو خۆێری بچ ئێستا باز لە پرسی ریفراندۆم و سەربەخۆیی دەکرێت ئێمە بۆچی ئەگەر ئایا زمینە لەبارە بۆ ئەم پرسە بەڕاییەوە خۆی زانین چۆنە ئەو پرسەش وە کوشتەکانی تر بەداخەوە ینی خۆ کەس دژی سەربەخۆیی چێ لە تاکە پرسە لە کوردستان یعنی بڕوا دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان دوو کورد لەسەری ناکۆک نییە نە لەسەر ریفراندۆم نە لەسەر دەوڵەت بەڵام لەوانەیە بۆ چوونی جیاواز هەیە لەسەر مەسەلەی ئایا هەلومەرجەکە لە بارەیان لە بارنی ئەمە مافێکی هەموو کەسێکە یعنی تۆ ئەمە پرسێکی چارەنووسازە خۆ تۆ نابی وەکو نەوتەکەی لێ بکەیت نەوتەکەیان کرد هەموو دنیا هاواری کرد ئەمە نەکەن چۆنیانی نەوتەکە کە مامانە مادەم بەغدا دژە مادەم ئەمریکا ڕازی نییە مادام یاسای نەوت و غاز دەرنەچۆ لە پەرلەمانی عێراق تۆ بۆچی مغامرە بە پشتی سەتا عەفدەی خەرچی کوردستانەکەی لە بەغدا لە پێناو شتێک کە مسۆگەر نییە ئێکرا بە ناوی سربەخۆی ئابووری کە سربەخۆی ئابووریش خۆت دەزانی لە ڕووی زانستی نەوت فرۆشی نییە ئێکرا بزانە خەرچی کوردستانی خستە سەر ساجی عەلی خەرچی کوردستان باجی ئەم سیاسەتی نەوتیەیدا باشە ئێستا دەکرێت لایەنێک بێ بە هەمان شێوە مغامرە بە چارەنووسی خەرچی کوردستان کە بە ناوی سەربەخۆی و ریفراندۆم ئەگە باش تەتقیقی ئەم هەنگاوە نەکرێ ئەگە نەوتەکە خەرچی بێموچە کرد قوتی خەرچی بڕی ئەمە کوردستان تووشی ئەمڕۆ دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراق یعنی خاڵی لەسەر پیتەکان داناوە دەرێ ناکرێتەوە بە ناوی سەربەخۆی کوردستان تووشی ئەم هەموو شەڕە گەورە بکەیت ناکرێت تۆ لە وڵاتێک جیابیەوە پێت وایە وڵاتێکی بمان لەچێنی بە وڵاتێکی تری داگیرکەری زۆر خراپتر بە تورکیایە دوا پرسیارم زۆر بە کورتی کاتمەکەمەوە خولەکێک بۆ بەڕێستان
پێ دوایە دۆخەکەی هەرێمی کوردستان بەم شێوە بەرەو کوێ دەڕەوە و کلی چارەسەر چیە بەو شێوە بەرەو خراپتر دەڕوە چارەسەر نابی حەز دەکەم زانی هەتا وەزئی سیاسیش باش بی هەتا بەیانی پەرلەمانیش کارابی بارودۆخش ئاسایی بکرێتەوە کە ئەمەش هەنگاوی گرنگن گەورن بەڵام دیسان کێشەی ژیان و گوزارانی خەڵک چارەسەر ناکە یعنی ئاسان نییە ئەم وەزئی پێ دوای ئێستا کلیلی چارەسەرکە لای کێ لای کاک مەسعودە فقط لای ئەو چووکە دەسەڵات لای ئەوە بڕیار لای ئەوە و ئەو دەتوانی بەیانی دەست پێش خەری بکە یعنی ئەو بۆ داوا لە خەرشی تر دەکات دەست پێش خەری بکە ئەی بۆ خۆی بۆی نایکە پێ دوای بۆ نایکات نایکە لەبەرەوە دۆخەکە درێژە پێ بدە باشە چ بەرژەوەندی تێدا بەرژەوەندیان لەوەدا بەرژەوەندیستان ئازیان وایە پێیان وایە پارتی پێی وایە بەرژەوەندی حزبی لەمە ئێستادایە تاگلایانە دەستی گرتووە بەسە هەموو جومگەکانی دەسەڵات بەسەر پۆستی سەرۆکی هەرێم پەرلەمانی پەخستووە داهاتی ژێر دەستا ئەوە ئێستا خەریکە ئەوەی تەواو نەبووە تەواوی دەکا دام و دەستگاکانیش دەگۆڕی ئەوەی ماوە پێی وە بەڵام بەڕاستی هەڵەن ینی بەرژەوەندی هەر حزبێک لە بەرژەوەندی گشتێکەدایە ئەگە بەرژەوەندی گشتیش بەیانی کەوتە مەترسی بەرژەوەندی هیچ حزبێک نامێنێ دەبێ پارتیش و ئێمەش و هەموو لایەنەکان بزانین بەرژەوەندیمان لە سەرخستنی پرسی ملەتەکەمانە لە دابینکردنی ئایندەیەکی بەڕاستی تەندروستە ئایندەیەکی سەرکەوتووە یعنی ناکرێ ئەگە بەیانی سبەینێ کورد لی قەوما حزبێک برێ من قازانجم کرد لەبەرەوەی دەسەڵاتەکە هەموو لە دەستە من بوون نا شێ دەسەڵاتی زیاتر بی ئەو زیاتر دەسەڵات لە دەستەدا باش ئێستا پێ دوایە تەناکری لەکە لای مەسعود بارزانی و بەڵێ لای کاک مەسعودە بەڵێ چکە کاک مەسعود یەکەم بەڕاستی تا ئێستا کەسی یەکەمە لەم هەرێمە یان لە ڕووی پۆستی ئەوەی کە هەیەی دووش بەڕاستی بڕیارەکان ئێستا لە دەست ئەوە پاشە خۆی پەرلەمانی پەخستووە خۆی بە نایاسایی لەسەر کورسێکە ماوەتەوە باشە خۆ دەتوانی ئەمانە نێلی بەڵام دەست پێش خەری دەکا تا ئێستا دیار نییە باشە سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز قادرعەزیز سکرتەری حزبی ئایندەی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ بینێرانی بەڕێز لە بەشی دووەمدا باز لە دۆخی کرێنشینی دەکەین دوایم ناوبڕە لەگەڵمان بمێنەوە دێنەوە لاتەن دووبارە سڵاو بەڕێزان لە بەشی دومدا باز لە دۆخی کرێنشینانی هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز بەرهەم قەرەداغی سکرتەری کۆمەڵی کرێنشینانی هەرێمی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان شڕۆڤەیەم پرسە دەکەین.
دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک بەرهەم بەخێر بێت سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا باز لە نوێترین ئامارکەین نوێترین ئامار کە لای ئێوەیە سەبارەت بە ژمارەی و ڕێژەی کرێنشینان چەندە لە هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ بەرنامەکەتان سەری ڕێزناواز بۆ شەیدان دیارە بەداخەوە قسەکەم ڕۆژ بە ڕۆژ ئەندامگیری کرێنشیان ڕووڵاڵکشانە لەبەرەوەی کە پلان نەبووە بۆ دابەشکردنەکەی سەرجێبوون لەبەرەوەی حکوومەت نایەوێت ئاوەڕێکی جدی لە کرێنشتیان و کەم دەرامەتان باتەوە وە لە سادا ئەو هەڵکشانە ڕوو لە زیاد بوونە چونکە تا ئێستا هیچ پرۆژێک نەکراوە کە بەڕاستی بۆ کرێنشتیان و کەم دەرامەتان بێ هەندێک پرۆژە هەبوو دواترێگە دەرفەدە و باسەکەین بەڵام بە شتێکی زۆر کەم وکو چۆنڵی ڕێژێکی زۆر کەم کە پێوەی دیارنی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەو ڕۆژەکەمە چۆ دەبارەت جێبەجێکردنەوە غێری ئەوە ئەو پرۆژانی کە دروست کراوەتوانم بڵم دەوڵەمەنی دەوڵەمەندتر کردووە بۆ سەر و چینی وەسەد و دەوڵەمەند بووەوە بینیمانەکە دەیان و سەدان کۆمپانیا زۆر کە نەبوو بوون ئێستا هەمان ئیملاقون لە سای سەری ئەم حکوومەتە خراپ مامەڵەکردەوە لە سای سەری ئەم بێپلانی حکوومەتەوە چکە هەموو کات حکوومەت بەداخەوە هەوڵی پیلانیە هەوڵی پلاینەیە بۆی ئەمانە هۆکارم بۆی کە بەڕاستی قەرانی شەجەمڕوو لە زیاد بکات. باشە ژمارەیان چەندەوەی کە ئێستا لایەوە تۆمار کراوە؟ ئەوەی کە لایەمە تۆمان کراوە لە هەرێمی کوردستانە وکو لە کۆمەڵەکە کە ئێمە کۆمەڵێکی خۆبەخشانە کارەکەین لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لە قونەراتیمانێ زیاتر لە نزیکی 80,000 ئەندام لە ئێمە تۆمار. ینی ڕێژەکە لەوە زیاتر ئەوەی کە تەنها تۆمارە لای ئێوە ئەگەر بەتاشی ڕێژەکە زیاتر لە سەدا چەندی وڵاتانی هەرێمی کوردستان کرێنشین بن؟ پێشبینیەکەین لە 20 زیاتری کرێنشین بن. باشە زۆر باشە بەڵام بۆچی باز لەوەکێک کە حکوومەت پلانی نییە بۆ چارەسەرکردنی پرسی کرێنشینی بە چ دەلیل و بەڵگەیە؟ لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زەویانی کە بە هەدەریاوە بە هەندێک کۆمپانیا و ئەوانش بەبێ ویژدانانە فرۆشتیانەوە بە کەسانی دەوڵەمەند فرۆشتیانەوە بە ئەو کەسانی کە ئەستێخاق نەبوون پرسوڕیان بە کۆمەڵی کرێنشتیان نەکردووە پرسوڕیان بە چینەکان نەکردووە کە بۆ ئەوی بزانن ئایا کەم دەرامەت لەکوێ هەیە و سەرچاوی کەم دەرامەتەکان لەکوێ داهان بەداخۆ حکوومەت لە کاتێکدا خۆی زێگەی بەبێ بەرامبەریادی بە کۆمپانیا وەلا من کاتدا عقاری شیاوەتێ سندوقی نیشتەجێبوونی شیاوەتێ لەگەڵ ئەوشتا کۆمپانیا هەساوە بە مەبلەغێکی زۆر ئەم خانانی فرۆشتۆ بە کرێنشتیان چونکە بەڵگە و دەلیلەکان زۆر زۆرن کە دەیان و سەدان کۆمپانیا نازانین لە شارەکانی هەرێمی کوردستانە ئەو یەکانی کە دروستی کرد تەنها تێچووی ئەوەی تێچەکە حکوومەت خۆی پارەکە یاوەتێ یعنی عەرزەکەی بە خۆڕایی یاوەتێ سندوقی نیشتەجێبوونی دوو دەفتەرونی و بە زمانی کۆمەڵاتی با بڵێن یەکەکەی پێتەواو کورد شوڕی پێتەواو کورد ئەوەی کەماوەتەوە دە دەفتەر و حەوت دەفتەر و شەش دەفتەری بەداخۆ لە وڵاتانی سندەوە. بەڵێ زۆر باشە بەس لە ماوەی ڕابردوودا باز لەوە دەکرێت کە زەوی بەسەر کرێنشینان دابەش دەکرێت ئەمە بەکوێ گەیشت ینی بەوزان فۆرمیش پڕکراوەتەوە بەکوێ گەیشتدەم پرسە؟ بەڵێ ئێمە بە سوپاس وەزاری شارەوانی دوای کە نووسراوێکی فەرمی ئاراستەکردین لە مانگی 11 ساڵی 2015 داوای لێ کردین کە هەماوەنگی و هاوکاری بین بۆ ئەوەی کە کێ لە هەرێمی کوردستانە کرێنشینەوە یاخود سودمەند نەبوون ئێمە بەپێی داتا و زانیاریەک ئەو ناوەنی کە لە لامانە ئاراستی وەزاری شارەوانیمان کردووە ئەوەی ئەندام بە لەلایەن ئاراستی وەزاری شارەوانیمان کردووە دواتر تحقیقات لە ناوەکان دەکرێت بەڵام ئەوەی کە لێرەدا هەیە کۆمەڵێک گرفت لەم ڕۆژانە هاتووەتە پێشەوە بەڕاستی ئەتوانم با بڵێن سەری لێ دەرناکەین یەکێ لەوانە وەزیری شارەوانی خۆی سوورە لەسەر ئەو پرۆژەیە و ئاگاداریشی وە لە نزیکشەوە ئینسان وجدانان قسەکە لە هەوڵایە بەڵام لەمان کاتە جێگرەکەی ئەڵە هیچ شتێکی وانێت تەنها کەوتکردنەوە داتا زانیاریە
لە بەرامبەرەوە وەزیری کشتتوکال ئەڵێ من هیچ زەویەک قوبڵ ناکەم هیچ زەوی کشتتوکالە کوژە بۆ زەوی نیشتەجێبوون لە بەرامبەر ئەمەدا سەرێک شارەوانی سلێمانی لە ئەگەر هەموو سلێمانی تەخت کەیت و دیسانە بکەیت بە عەرزێک و پاچەڕاخەریش پیاوەی زەویم نییە بەشی ئەوەی کە لە وەزای شارین فۆرمان بکردەوە بۆ شتەکان هەتا ئێستا ئاڵۆزە بۆیە ئێمە من پێشی بێمان بەرنامەشەوە ڕۆژی دوێنێ پەیوەندیم لەگەڵ وەزیری شارەوانیان کردەوە ئەگەر پێم و تۆ ئەم بەرنامەیە گاتە چی وە خەڵک چی بکە چاوەڕێ چی بکە بەڕێزی وتی هەرجارە لە ئەنجومەنی وەزیرانە ئەمە پرۆژەیەکە تەقدیم کراوە ئێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە پرسوڕای لەسەر کراوە خوێندنەوەیشی بۆ کراوە بەڵام ئێشتا دەنگی کۆتایی لەسەر نەدرا تا پرۆژەکە چۆتە بواری جێبەجێ ماندووکردنی خەڵکە بۆ چێ بزانام دووجار فۆرم پڕکراتەوە بە ناوی زەوی نیشتە ماندووکردنی کرێنشینان نییە لە ڕاستیە لە ڕاستیە ئێمە ئەو هەلەمان قۆستەوە ئێمە خەڵکمان هیلاک نەکرد بەڕاستی ئێمە تەجروبەمان هەیە و کۆمەڵی کرێنشینان لەبەری پێشتر لە شارەکانە خەڵکیشی زۆریان هیلاک کرد بۆ بەردەم دادکا و بۆ بەردەم کاتب عەدل و کۆمەڵ شتیان بە خەڵک کرد دواتر واش دەرنەچوو جەناب دەزانی و خۆ دەڵێت دایان جا فۆرمیان دابش کرد لە فەرمانبەرەکانە ئەوە لە شوێن و داری خۆیان ئاسانتر بووە بەڵام ئێمە و کۆمەڵی کرێنشینان بۆیە عەزێتی خەڵکمان نایەوتومە هەتاوەکو بەڵێنی کۆتایی لە وەزارەتی شارەوان و ئەنجومەنی وەزیران وەرنەگرم ئێمە پێمان وتون ئامادەکاری تەنها ئامادەکاری ناوەکانمان تەسلیم کردون توانە ئەگەر ئێوە ئەتانەوێ بەڕاستی ئاوڕێ لە کرێنشینان بەنەتانە بەڕاستی لە خەمی کرێنشینان زەیان بەسەرا دابشکن من ناوەکانم بە قایمەیەک بۆ نردیت تۆش ناوەکان بنێرە بۆ دامەزگاکان ئەگەر هەر کەس شتی بەناوە بوو ئۆتۆماتیکەن تۆ بیسڕارەوە ئەگەر شتیشی بەناو نەبوو تۆ لە هەڵی زەییدا بە کاتێک کە من ئەمرێکم پێ بوو جەنابەت بتوانم لە ڕێی کۆمەڵەکەی ئێمەوە یا خوڵاری هەر شوێنیشت یا خوڵاری دایرەکەتەوە بیان لە هەر شوێنێکە بێ کاتێک کە بە جەنابتیانون تۆ ئەمرێکت بۆ دەرچوو زەوی وەرەگری ئەگەر هەفتەیەک ژڕاکەی بەدوای ئەگەر مانگێک ژڕاکەی بەدوای ئەگەر مەسرفیشکەی بەلات و ئاساییە چونکە بەرەو ئاچۆیە گەڕی بەرەو هیوایە گەڕی بەڵام لە ئێستادا ئەگەر مەساریفێکت پێ بکرێت ئەگەر بە گەرما بە سەرما لە بەردەم کۆمەڵەکان و دائیرە و شوێنە گشتەکانە بمێنیتەوە دواتریش هیچ نەکرێت هەر ماتەڵێ بێ بەڕاستی ئەمە کار ئێستا هیچ وادەیەک دیاری کراوە مەسەلەن یاخود تەنها ئێستا ئەوەی کە پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیری هیچ وادەیەک دیاری کراوە بڵێن لەو وادەیە زەوی بە کرێنشینانی لێم کوردستان دەدرێت پرۆژەکە تەنها لە ئەنجومەنی وەزیرانە وکوتم دانیشتێکی لەسەر کراوە بەڵام خۆ زانین خۆ ئەنجومەنی وەزیران بە ساڵێک دوو جار سێ جار دانیشتن ئایا کەی دانیشتنەوەکەی بڕای کۆتایی لەسەرێن بەڵام منە ئاگادارم کۆمەڵە کەس حەز ئەەکەن ئەم کارە بکرێت کۆمەڵە کەسیش حەز ناکەن ئەم کارە بکرێت ئەوانی کە حەزەکەن ئێمە ئەزانین کێوشێن ئەحمەد و مەحموود و عەباسم بۆ نمونە هەوڵێن لە کارەکانە کارەکان بکەن و ئەوانەشی کە پیان ناخۆشە نایان ئەم کارانە بکرێت حتما ڕێگریشی لە تیا بکرێت بەڵێ کەواتە ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە نەخێت هیچ وادەیەک نەخێت زۆر باش سەبارەت بە شوقەکانی نیشتەجێکردن ئەو پرۆژانەی کە دروست کراون بڵن لە سلێمانی و لە شوێنەکانی تر تا چەند لە دابشکردنیانە دادپەروەری پەیڕەوکرای هەندێک کۆمەڵک شوقە لە هەندێک شوێن مەسەرەن بە ناوی کرێنشینەوە دروستەوە تا ئێستا دابەش نەکراوە کارەکەی چی جەنابەت دەگەر تۆزیحتر بەم پرۆژەکان نەوعیان زۆرە هەندێکیان وەزارەتی ئاوادانکردن دروستیان کردووە ئەم وەزارەتی ئاوادانکردنەوەی چێکە لە پرۆژەکان کە بە یاسای ژمارە حوتی ساڵی 2010 ئەمە لە بۆ بە یاسای ژمارە 16 ساڵ 2011 لەناو پەرلەمانی و کۆمەڵی کرێنشینان بەندە لەگەڵ کۆمەڵە برادرمە لەگەڵ کۆمەڵە کەسی ترە سێ ڕۆژ لە پەرلەمانە ماینەوە سەرجەم فراکسیۆنەکان پشتگیریان کردن یاساکە چۆباری جێبەجێکردنەوە ئەم یاسایە لە ئێستا لە شاری سلێمانی 3620 چۆباری جێبەجێکردنەوە لەم یاسایەدا هاوڵاتی یەکین شەجێبن وەرەگرێت بەبێ قیست بەبێ پێشەشی هیچ پێشەشی لەوە ناژیرێ ببوورە تەنها بە قیسی درێژخان بۆ 25 ساڵ لە ئێستادا 564ێکە چۆباری جێبەجێکردنە و کەسانی کە خاڵی حەڤەخاڵە نەبوو تا 12 ئێستاوی کەماوەتەوە خانەکانی سیتەک و زرگێز و هەندێک لە تاسوجێ لە ئێستادا ئێمە لە نزیکەوە لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ کاکسەدا قادرە جێگرەکەیە هەتا دوێنەش لە لای ئەوان بەڕێزانە بووم پێشتر دەنگۆی شوا بڵاو کرا کە ویسیان ئەمەکانە بفرۆشن بۆی خزمەتگوزاری یەکەکانی تری پێتاوکەنە بەڵام ئێمە کۆمەڵی کرێنشینان کۆبنەوەمانەگە بە ڕێزانان کرد هەندێک تۆزی حڕکنەوەمانە لەگەڵ و ئەوش هاوڕابوون لەگەڵینەکان ئێمە بەڵام ئەوەی کەیسەمانی دڵخۆشکردی و یەکەمین جارە لە شاشەکەی بەڕێسانە باسیکەین ئەو بڕیارە کۆتایی پێهات و نافرۆشێتەوە مژدە بۆ خەڵکانین کە ئەوانی کە ئێستا چەند ماوە ئەو ژمارەیان چەندە کە لەو پرۆژانەی بەڕێز باسەکرد کە وەکەیش دابەش دەکرێن بەسەر ئەوانی کەیشە لە ئامادەکاری 1500 یەکەیە 1500 ئەوانی سیتەک و زوجێ خزمەتگوزارەکەی مابوو بەڵام حلێکی گونجایی بۆ دۆزراوەتەوە گرنگە ئەوانی کە 12 خاڵ یان خاڵەکانیانەیە ئەگەر شتیان بەناوە نەبێ خۆی هاوسەرەکەی دڵنیانەکە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە ناوەکان ڕاگەێنرێت و خزمەتگوزارەکەی تەواو دادپەروەری ڕەچاو دەگە خڵوسەر چ بنەمایە کێ ڕاندەیێنێتوە ئەم پرۆسەیە
تا ڕادەیەکی با بڵێم زۆر باش ئیشی لەسەرکرا و وردەکاری زۆر تیاکرا چونکە ئەگەر بێت و پرۆژەکانی بۆبەرهێنانش ئەو پرۆژانی پێشووتریش کە دروستکران ئەگەر وەکو ئەمەی بەڕێوەبەراتی ئامار وردەکاری تیا بکرایە ئێستا بەم شێوەمان لێ ناوە چونکە بەڕێوەبەراتی ئامار ئەو ناوانی کە بەشداریان کردووە چۆنەوەی لە بێژۆنیان ناوە لە هەموو دایرە و فەرمانکانە ناوەکانیان دەرچووە بەڵام ئەوانی کە لە ڕێی وەبەرهێنان و دابەشکران بەداخەوە تەنها تۆ توانیت حتا کۆمپانیەکان بە چەندین ناوی وەهمی یەکەین شەجێبوونیان نردبۆ بەبەرهێنان و سندوق شەجێبوونیان وەرگرتووە بە ئێستاشەوە بەدەیان پرۆژە لە شارەکانی یاریمی کوردستانە هەیە کە چۆڵن کە بە کەس نزانێت تەنها ناوی وەهمیدانەوە کە بە پارێکی خالی بفرۆشن بە خەڵکانی تر کاتێک کە سێتێک سایت پلانێک ئەبین لە وەبەرهێنانە سەرێکی ئەڵی لەوانەیە من لە هۆڵەندا بژیم هەمووی سەوزایی و باخ و باخاتە بەڵام پێم بڵێ لە پرۆژەی هەرێمی کوردستانە دارستانێکی و خاباتێکی یان باخچێکی جوانی دابێت ئیلا ئەوەنە لە کەماڵەکان خوان لە بەردەگاکە چون کڕیانە دانەوە تەنها شتێکی کەمە کۆمەڵە پرۆژەی زۆر کەمە کە دیارن بە حەقەت خزمەتگوزارەکانی بۆ کراوە ئێستاش بەدایان پرۆژە لە هەوڵی ئەوەدان شوێنی خزمەتگوزارەکانی باخچە و بەدایان پرۆژە هەیە لە هەرێمی کوردستانە ئەو باخچانی کە دانرە بۆ شوێن باخچە بەداخۆ کراوە بە شوقە و بەفرۆشراوە بە خەڵک زۆر باش ئەوەی کە باس کرد لە زەرگوێز و تاسبوجە و بڵین سیتەک وتت تاوابوونەوە ئیژواتێک دانراوە قسەتان لەگەڵ بەرپرسانی ئامار و پارێزگار کردووە کێوە داواژ دەکرێت گرنگ یەکشت لێرە زۆر گرنگە ئێمە بە نووسرا و ئەگەداری پارێزگاریشمان کردووە گرنگەوەی ناوەکان ئەعلام بکرێ بەڵام ئەگەداریان بکرێت هەتا خزمەتگوزاریەکان تەواو بێ کاری لەسەر بکرێت چونکە لە ئێستادا ئەگەر کەسێک پێی بڵێن تۆ 6 مانگی تر 8 مانگی تر 2 مانگی تر ساڵێکی تر 10 ڕۆژتر بۆ نمونە ئەبی بە خاوەنێکی سجێبوون هیچ پارە نایدو تەنها مانە 80,000 بۆ 100,000 ئەمە مانی دڵخۆشکەریە ئەمە عەساف ساکردنەوەیەکە ئەمە ورەیەکی گەورەیە چونکە لەوانەیە ئەو کەسە تەحملگە 6 مانگی لەو گەڕەکە بمێنێتەوە لەوانەیە بیری لەوا بێ کۆچڕۆ بکات ئەو کۆچە هەڵوەشێنێتەوە ئەمانە خۆی لە خۆیان کاریگەریی زۆر گرنگی بۆی ناوەکان ڕاگەن ئێمە داوامان کرد لە سەرەتا ناوەکان ڕابگەێنە وە لەمان کادا داواشمان کردووە ڕێکاری یاسایی بگرێتە بەرامبەر بۆ کەسانی کە کەنەکەەوە بەڕاستی شۆکانیان فرۆشتووە من بە داتا و زانیار و ئامارێکی بود لە لامانە و ناوانی کە کڕین و فرۆشتیان پێوە کردەوە یاخود بەکریان داوە و هەموو ناوەکان بەپێی حرفی شوقەکان درا وەڵامی بۆ دابشکنی شوقانە وەڵامەکە و کە کەی وا دەکەی هیچ باز نەکراوە دەکەی وا دەکەی پێی ئەچێت چکە ئەبێ خزمەتگوزارەکەی تەواو بێ باش هەتا خزمەتگوزارەکەی تەواو نەبێ ناتوانێت چکە ژیانتان نابرێتە بۆیە بەڵام ئەوەی کە هەیە هەوڵی بۆ درا هەوڵی باش زۆر باش سەبار بۆی کە ئێمە لە 15 و مانگو یاسای بەکردانی خانوبەرەکە لە پەرلەمانی کوردستان دەرچوو کە تایبەتە بە ماوەڵی کرێتی و خەوان مڵک وادەکەی وادەی کارکردنی کۆتاییاتوە تا چەند ئەم کۆتاییاتنە گرفتی بۆ ئێوە وەکو کۆمەڵی کرێنشتیان و کرێنشتیان دروستەکە بەڵێ مەسەلەی بەکرێدانی خانوو بابەتێکی گرنگە ئەم یاسایش پێڵن یاسای ژمارە هەشتی ساڵی یاسای ژمارەی ساڵی 2010 ئەم یاسایش کات خۆی لە پەرلەمانە ویسێن هەموار کردە بەداخەوە ماریان نەکردەوە و چەندین ساڵم یاسایە هەر کاری پێگرێ بەڵام پەرلەمان کۆمەڵێک یاسا و قوانیندانە کە با بڵین بۆ ئەوەی ڕێگریکە لەوەی کە هاوڵاتی ساحب خانوو کە بەڕاستی زاڵنێ بەسەوەی کە چۆن ئەمێکانە با بکرێ پێشتر بڕیارەکە وا بوو کە بە 14 خاڵ هەبوو حکومەت ئەم یاسایی ئەم بڕیارین دانا بۆ من ساحب خانوویەک 14 خاڵ هەبوو لەم 14 خاڵە بوون ئەگەر کوڕەکەی ژنی بێنایە ئەگەر پێویستێکی زۆری بە بایان بڵێن مناڵێکی نەخۆش بە بیفرۆشتە خانەکەی فرۆشتە اینجا بۆ هەیە بکرێتێکە دەرگا بەڵام لە ئێستادا ئەم یاسایە مادەم هەموار نەکرایە مادەم کاری لەسەر نەکرا بەداخەوە لە 16 حوتەوە ئەمە دادگا خوا نەزانن جەنای پارێزەرەکان نەزانن هاوڵاتیۆنی خانووی خۆی هەیە بەبێ ئیسیسنا بەبێ گەڕانەوە بۆ دادگا و بەبێ گەڕانەوە بۆ حکومەت لاین پێدار دەتوانێت ئەو کرێنشینە دەرکات بەڵام بەو مەرجەی عقد لە نێوانیان نەبێ بۆ منە من کرێتی جەنابتم عقدەکان زین بۆ ساڵێک لە خلالی ئەو ساڵات تۆ ناتوانین دەرەم بکەی بە حەقەت مەگەر شتێکی سروشتی ڕووبدا یاخود کردەوەیشی ناشتین کەیت بۆ نمونە بەڵام دوای تاوابوونی عقدەکە یەک ڕۆژ دوای تاوابوونی عقدەکە تۆ بۆت هەیە ئینزارێکم پێی لە ماوەی 7 ڕۆژە ئەگەر لە ماوەی 7 ڕۆژە من خانەکەم بۆ چۆڵ نەکردی جەنابە ئەتوانێت بچێت دادگا لە دادگا ئێتر پێویست ناکە من پارە بەرمە ئیجرا یاخود پارە بەرمە لاین پێدا چونکە هیچ دەرگایەک نکراوەتەوە بۆی کە ئێوەداوەتەن لەلایەنە پەیوەنددارەکان کردووە کە لە بری کۆتاییاتنی و ئەو یاسایە و چارەسەرێک بدۆزنەوە یاخود چارەسەر دۆزراوەتەوە کار بەکەم یاسا چارەسەر نەدۆزراوەتەوە لەبەری تۆ پەرلەمانت نییە لەبەری خاوەنی حکومەتێکی فاشلی لەبەری خاوەنی حکومەتێکی ڕووخاوی لەبەری خاوەنی کۆمەڵێک مافیایی کە بەڕاستی دەستیان بەسەر وڵاتایە گرتووە بەزەیان بە کەسان نایەتەوە برای عزیزم ئەم
ئەمانی کەم وڵاتە ئەبن بڕێوە هیچ عەطف و سۆزێکیان بۆ کرێنشینان نییە بۆ فەقیر و کەم دەرامەت نییە ئەم کێشەیەشی کە ئیسا دروست بۆ بەناوی کێشەی قەیرانیداراییەوە من دڵنیا دەکەم تەنها قەیرانەکە بەس بۆ فەقیر و ژارە بۆ هیچ ئەحزابێک نییە نەمان بینی ڕۆژنامەیەکی حیزبی دابخرێ نەمان بینی تەلەڤیزیۆنێکی ئاسمانی حیزبێکی گەورە دابخرێ نەمان بینی کۆمەڵێک کاکە ڕۆژنامەیە لە مەرەی کوتانە 26 ساعەدە لێ دەرەچێت بە خۆڕای ئێن بە خەڵک هەتا ئەم ڕۆژ 26 ساعەدە لێ دەرەچێت بە خۆڕای ئەیەن بە خەڵک باش چا گڵۆبەڕۆژی لەسەر خۆنەوە بۆ پارە بۆ ئەم ڕۆژنامە هەیە بۆ پارە نێ بدرێ بە کەمەندامێک دوودانە سەعادە بەردەم باش سەبارەت بە قەیرانی دارایی و کاریگەریەکانی تا ئێستا لەسەر کرێنشینان ئەو کاریگە دۆخێکی بۆ کرێنشینان دروست کردەوە ئەم قەیرانێکی ئێستا هەیە بەداخەوە ئەم قەیرانی دارایی کە دروست بووە کە دروست کراوە زۆر تاسی لەسەر کرێنشینانە بووە چونکە فەرمانبەرێک موچەکەی ئەگەر لە 700,000 بە 300,000 ینی کرێخانەکە ئەگە بە 100,000 بە فریاناکەی چونکە 100,000 بە کرێخانە بۆ نمونەکەی سە بە 100,000 کوزان هەر نییە ئەگە بە 100,000 بۆ نمونە 200,000 بەشی بژێ ژێی ناگات چونکە دەست بەرە بۆ شتێک بەگرانە لە بازارە بۆیە بەداخەوە توانم بڵم 2015 توانین ناوی بنین خراپترین ساڵی مێژووی کرێنشینان وەربیدای 2016 چونکە لەو ساڵانەدا کۆمەڵێک کارەسای دڵتەزیێن ڕوویە بەداخۆ دوسێ پێشمەرگە خۆیان شیرکی لەبەری ناتوانین کرێخانە بن کرێکی بوون بەداخۆ مامۆستایەک لە هەولێر خۆی خنکان بەداخۆ ئافرێدە لە سلێمانی خۆی سووتان من پێش وەکو ئامارێنی چەند کەستان لایە کە بۆی قەیراندا کرێکی ببووی کرێخانەکەیەوە ینی ژیانی لەدەستداوێت ئێمە زۆرمان لەلایە زیاد لە 15ێکمان لەلایە لەم چەند ساڵەیە کارە کەەوە حاڵەتانەیە بەسەر هاتووە بەداخەوم پێش بێ من بەرنامەیە هەر ئەم پێشنیۆڕێ ئافرەتێکی بەڕست تەلەفۆنی بۆ من کەوتی کاکە من ئامادەم گورچلەیەکی خۆم فرۆشم لە پێناوی کرێخانەوە شەرمە بۆ سەرۆکی هەرێم ئافرەتێ بڵێ من گورچلەی خۆم فرۆشم بۆ کرێخان شەرمە بۆ سەرۆکی حکومەت شەرمە بۆ جێگرەکانی شەرمە بۆ بەپرسەکانی ئەی وتت لەو کەسەی کە تێیدا بۆ بۆین پێنەدانی بۆین ئەوەی کە نەیانتوانێت کرێخانە بدەن نی پێشمەرگەشی تێدا بووە کە تیرۆر کردووە بەڵێ خۆی شەهید کردووە بەڵێ زۆر باش ئەگەر بینە سەر مەسلەی ئەوەی کە ئێستا ئەو بۆ نمونە بەڕێز وتت 80,000 کەس لای ئێوە خۆیان ناونوس کردووە ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک کرێنشینێک ببێت بە ئەندام لای ئێوە سوودەکەی چیە ینی سوودەکەی ئەوەیە کە دەتوان لە ڕێگەیەوە مەسەل لە وەختێکدا بڵێن یەکێکی نیشتە جێبوون وەربگری یاخود خەڵکی دەرەوەی ئەوە دەتوانێت وەربگری سوود بەندەیەک کرێنشین بێت زان چۆن نازم ئێمە کۆمەڵەیەکین لە شاشەکەی جەنابتان وازح بێ کۆمەڵێکی داکۆچی لە مافەکانی کرێشنەکەین وەکو هەموو ڕێکخراوەکانی تر بۆیە یەکێتی مامۆسانە لەبەری مافیان خوراوە بۆیە فەرمانبەرانەیە بەبەری مافیان خوراوە بۆیە قوتابیان و خوێندکاران و چی هەیە مافیان خوراوە کۆمەڵی کرێنشانێکە لەو چین و توێژی کە مافی خورا بۆی ئەم کۆمەڵی دروست بوو ئەم پشتیوانی لە پشتگیری لە پشتیوانەکانیان ئەگەین و مافەکانیان ئەگەینە دەسەڵات لەوانەیە هاوڵاتێک نتوانێت بەڵام ئەمەوەکو ڕێکخراوەکو کۆمەڵێکی ڕێکخرا با بڵێن توانین مافەکانە دابکەین بە خۆشبەختانە لە سلێمانی شتا ئێستا دوو پرۆژەمان توانیمان نەبیخەنە باری جێبەجێکردنەوە تا حەداکەین ئەو پرۆژانی کەمە قسمان باری جێبەجێکردنەوە لە بەچای هەموو ڕاگەیاندەکانمان و لە ئەرشیفی جەناوی شتانە هەیە بەتیری پشتگیامانە بۆ کەسانی ئێستیفادە بە زۆر باشی سەبارەت بە پێنازی ئێستا بۆ نمونە ساڵانە پێناز بۆ ئەندامەکانتان دروست دەکەن بەڵام لە بەرامبەردەوەشدا بڕێک پاریان بۆ لێ وەردەگیری ئەوە لە بەرامبەر چی دەیە مەسەلا بەڵێ ئێمە وەکوتم کۆمەڵێکی خۆبەخشانە کارەکەین هیچ بودجۆ امتیازاتێکمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە نییە توانان پرسیارکەن کاتێککە کەسێک ژێ بە ئەندام 5,000 ناوی لێوەرێکی دێ بۆ ڕسوماتی کارە ئیدارەکانێتی وایە خۆت بۆ دروستکردنی هەوێکەیە بۆ این ساحکردنە و بەبێ پەیڕێ و پرۆگرام پەیڕێ و پرۆگرامی کاری ڕێکخراوەکان ئەندام بۆی هەیە مانگانە 500 یار بە کە ئێمە 2 ساڵ جارێ یان هەندێک جار هەبووە 4 ساڵ جارێکەکەمان تازەکرێتەوە کە ئەم ڕەپارەیە ئەکاتە مەبلەغی زیاد لە 20,000 نار و 25,000 نار بەڵام ئێمە ئەو کارەمان نەکردومان تەنها 5,000 ناوەرەگرین بۆ ڕسومات و شکارەکانی خۆیانە هەمووشی بە وسوڵات و بە کاری یاسایی ئەشمانە باش هەر لە حکوومەت و هەتا هەر شوێنێک ئەگەر حەزیان لێتی تاقیقاتکەن لە کەناڵەکان لە هەر شوێنێک ئێمە ئامادەین وەسەکانی خەنە بەر سپاس دوا پەیامە دەگەر شتێکت مابێت بۆ بەرپرسان و بۆ کرێنشتیان شتێک شتێک من دوا پەیامەوەیە داوام لە ئەناناکەم چیتر هەوڵی خۆیان نێن چونکە سوراحی سەرفروو بێنە لە پێڵاکەتێکا بووی ئەبێ فەرماندەکان ئەبێ سەرۆکەکان ئەبێ قاعیدەکان ملکەتی موچەخۆرەکانی خۆیان بن ئاگاداری ئەوە بن هەتاوەکو کالەکانت رازاوە
چونکە ئەم خەڵکە زۆر داماوە تەنها خی گەوری لە پشتمەوە هیچ لە دەسەڵاتە نەماوە بۆیە داواکاری لە حسابە سیاسەکان چیتر لە سەرمێتی گفتوگۆ یەکگرن مەساڵحی خۆیان تێر بوون بەڕاستی خۆیان زۆر زۆرانەیە هەتا 1000 ساڵدە دانێت لەسەر پشتۆ پاریکە هیانە بەشانەکە با ئیتر گیرفانان یەک توسکونێکی بچکۆڵی تێکن بۆ میلەت بەڵێ سوپاس زۆر سپاس بۆ بەڕێز بەرهەم خەرەداغی سکرتەری کۆمەڵی کرێنشینان کە لە بەشی دووەم لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ